اما جالاكسي S24 Ultra بما بالدوري $1100 للعراق دست بيدك كيس العراق بردسته وسامسونج ام موبايلي ببرنامج 24 بلس ناردوم تاكو ريفيو بكن خۆشەویستانم گەر تووشی هەر یەک لەو کێشانە بووی بۆ منە ئەکاونتەکەت باند بوو ئەکاونتەکەت هاکرا یاخود هێنانەوەی ئەکاونت گەر لێت بوون بووە سووتانی ئەکاونت سڕینەوەی وێنە نەشیا و لە سایت و لە تۆڕە کۆمەڵایەتەکان تووشی هەر کام لەم کێشانە بووی خوا نەخواستە دەتوانی سەردانی سەهەن سایبەر سکیۆریتی بکەیت لە فەیسبوک نامەیان بۆ بنێرن ستافێکی زۆر بەتوانە و پسپۆڕن لە بوارانە دەتوانن کێشەکەت بە ئاسانی بۆ عیلاج بکەن پێویست ناکە سەردانی شەم بکەیت تەنیا نامەیان بۆ دەنێری ئەوان بە زووترین کات وەڵامت دەنەوە و ئینشاءالله سەرجەم کێشەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ئۆنلاین بۆ چارەسەر دەکەن لینکی فەیسبوکیان لە دیسکریپشنیان ڤیدیۆ دادەنێم تاوەکو بە ئاسانی بتوانن بیان دۆزنەوە لای خۆتان سەیڤیکەن سکرینشۆتیکەن بۆ خۆشەویستەکانی خۆتان بدەرن خوا نەخواستە گەر تووشی یەکێک لەو کێشانە بوون بە ئاسانی عیلاجی بکەن بارەس بکەین گالاکسی S24 Ultra خاوەنی تایبەتمەندی زۆر بەرزە پێم وابی ئەگەر لە جیهانی ئاندروید واتە مۆبایلەکەت ئایفۆن نەبی لە دوو هەر مۆبایلێکی دیکە بگەڕێی لە مۆبایلە باشتر ناوازەتر کامێرەی جوانتر سپیکەری باشتر دەنگ خۆشتر وەروەها شاشەیەکی ڕووناکتر و پاتریکی باشتر لەوانەیە دەست نەکەوێت واتە مەبەستەکەی من هەمووی بەیەکەوە بێگومان مۆبایلمان هەیەکەوە لەوانە هێز و توانێتەوە زیاتر بی و ئاندرویدیش بی مۆبایلمان هەیەکەوە پاتری لەوەی بەهێزتر بی و ئاندرویدیش بی مۆبایلمان لەوانەیە هەوی شاشەکەی لەوەی ڕووناکتر بی و ئاندرویدیش بی بەڵام باوەڕ ناکەم مۆبایلی ئاندروید جگە لە گوگل پیکسل کامێرەی لەم مۆبایلەی گالاکسی S24 Ultra باشتر بی لەبەرچی ئەو قسەیەش دەکەم ئەو مۆبایلە زۆرینەی هەرە زۆری تایبەتمەندی ئۆڵترایەکان ئۆڵترا واتە شتێک لە سەروی پرۆفیشناڵ لە سەروی پرۆیە واتە شتێکەکەوە کۆتایی پێدێ لە دوای ئەو بابەتی دیکە نامێنێ هەر هەمووی کۆ کردوێتەوە سامسونگ دەڵێ شاشەیەکی 6.8 ئینچی 31 بە 20 بە 14 کوات HD پلسی لەسەرە کوات HD پلس شاشەکە بەکاردێنی ژمارە پیکسلەکان دەبینی کە 16 ملیۆن دانە پیکسل لەسەر شاشەکە هەیە تەنانەت تەلەڤیزیۆنەکەی ماڵەوە 16 ملیۆن پیکسل دانەی لەسەر نییە واتە ئەو مۆبایلە شاشەی مۆبایلە لە تەلەڤیزیۆنەکەی ماڵەوە کواڵەتی بەرزترە کە زۆر سەرشەیتانە ببینین قەبارەیەکی 6 ئینچی بەرامبەر بە تەلەڤیزیۆنێکی بۆ منە 55 ئینچی بەراورد بکەن وەڵامی دی 2024 و بەرنامەی 24 پلسە و کوردستان 24 و ئەمەش گالاکسی S24 سامسونگ دەڵێ ئەمە شاشەی 120 هرتزە کە بگومان واشە لەبەرەوەی 120 هرتز مواصفاتێکی زۆر گرینگە ئێستا لە مۆبایلە $100,000 هەبی کەوا دەکە شاشەکە بە بەردەوامی بە نەرمی بجوڵێ بگومان کامێرایەکەی ناوازەیە کەس گومانی لەوە نییە کەەوە پێشترش باوەڕ ناکەم گومانمان لەوەی هەبوو کە کامێرەکانی سامسونگ باش نەبن ئەم مۆبایلە کامێرەکەی ناوازەیە 200 مگاپیکسلەکەی پارساڵ دەگەڕێتەوە و لە جیاتی دX ئێستا زوومەکەی بۆتە 5 ئاسایی بە شێوەی ئۆپتیکال ڕێزۆلوشنەکەیان بەرزکردەوە مگاپیکسلیان بەرزکردەوە بۆ 50 مگاپیکسل سامسونگ دەڵێت 200 مگاپیکسل وایدە کە وێنەی تەبیعی دەگری دەتوانێت تاوەکو 200 مگاپیکسل بگری کە ژمارەیەکی بێگومان زۆر زەبەلاح 200 مگاپیکسل بۆ نمونە ئەو کامێرەی کە ئەمن ئێستا وێنەی پێدەگرم کە سەیرم دەکەن 200 مگاپیکسل نییە و هیچ مۆبایلێک ناگات ئەو کامێرەی کە من ئێستا تۆمار دەکە چونکە بابەتەکە ئەوە نییە کە چەند مگاپیکسلە بابەتەکەوێ سنسەرەکەی چەند گەورەیە چەند ڕووناکی دەستە ژوورەوە بەڵام 200 مگاپیکسل ژمارەیەکی خۆشە ژمارەیەکی گەورەیەک لەسەر مۆبایلەکان هەبی زیاتر ئۆڵتراتر نیشان دەدا لە پێشچاوی خەڵکی من لە نزیکی 2 هەفتەیەکە مۆبایلەمدایە چەند ڕۆژێک چوومە دەرەوە هەر ناو کوردستان 24 چەند وێنەیەکی جیاوازیە مۆبایلم تۆمار کرد لە وێنەی ئاسایی بە 200 مگاپیکسل بە 12 مگاپیکسل بە 50 مگاپیکسل کە بم وابی 50 مگاپیکسلەکەی لەگەڵ آیفۆن 15 پرۆ ماکس زۆر لێک نزیکە تەنانەت لە هەندێک حاڵات باشترە بە تایبەتی لە ڕۆژێکی وەکو تەواو هەور کە تۆزێک وێنەگرتن لەوانەیە جوان بێ بەڵام زەحمەتر دەبێت بە مۆبایل تۆماری بکات لەبەرەوەی ئەگەر ڕۆژێکی بەقوت هەبی زۆربەی کات وێنەکان دەسووتێن یعنی زۆر باش نییە لە کاتی ڕۆژی ڕووناک کە زۆر ڕووناک وێنە بگری بەڵام لە ڕۆژی هەور کە هەوراوی بی خۆر لە دەرەوە نەبی گرتنی وێنە زۆر جوانترە بەڵام بۆ مۆبایل زەحمەتە تۆماری بکە بەهۆی ئەوەی کەوا بەردەوام ریفلێکشنی وێنەدانەوەی کەش و هەوایەکەی خۆت بە شێوەیەک دەبیکەوە گرتنی هاتنی ڕووناچی بۆ مۆبایل لەوانەیە زۆر ئاسان نەبی سنسەرەکان تۆماری بکەن پێرۆسکۆپەکەی بۆ کراوەتە 50 مگاپیکسل وەروە ئەڵتراوایدەکەشمان هەر وەکوی پارساڵە کە 12 مگاپیکسلاتە کامێرە چاو پارساڵ زۆر گۆڕانکاری بەسەردا ناتوە بەڵام بڕوای من پێویست ناکە گۆڕانکاری بەسەردابێت چونکە کامێرەکانی ناوازێ تۆزێک ستایلی پێوە دیارە واتە هەموو شتەکان بەو شێوەیە نییە کە دەیبینی بۆ منە کاتێککە وێنێکی سەڵفی خۆر دەگری یان وێنێکی شوێنێک دەگری لەوانەیە تۆزێک کۆنتراستی بەهێزتر بێ واتە تۆزێک تۆختر بێ لە واقع لەوانەیە وانەبی بەڵامی دی وێنەش چییە وێنەش ئەو شتەیە کە ئەمە دەیبینین بەڵام کە بیرێ دەکەیتەوە تۆ نایبینی تەنیا بیر دەکەیتەوە لانە مێشکت دەماغت جوانتر شتەکە نیشان بدە ئەو وێنانەش بەو شێوازێ تۆزێک جوانتر ئەو
یادەوەریانت بەبیردەهێنێتەوە بێمە سەر ڤیدیۆ لەوانەیە چەندین ساڵە دەڵێن ئایفۆن پاشایی تۆمارکردنی ڤیدیۆیە بەڵام لەم 1-2 ساڵە سامسونگ زۆر هاتۆتە پێش بە تایبەتیش تۆمارکردنی ڤیدیۆی 8K بە 30 FPS یاخو 30 فریم ڕاستە ڤیدیۆی 8K شتێکی زیاد لە حەدە لەوانەیە زۆر پێویستیمان پێی نەبی ئێستا حالیان لەبەرەوەی تەلەڤیزۆنی 8K لە ماڵان زۆر کەمە یاخو زۆر گرانە بەڵام بۆ مستەقبل لەوانەیە سوودی وەگریت بۆ کێشەیەکی هەیەکەوە قەبارەکەی زۆر زەبەلاحە کاتێککە ڤیدیۆیەکە لەسەر مۆبایلەکە زەخیرە دەکەیت خۆ سیف دەکات بەڵام دەتوانێت بە 4K تاوەکو 120 فریم تۆمار بکە کە شتێکە بەڕاستی هەمومان پێویستمان پێیتی ئەو کەسانی وەکو من ڤیدیۆ تۆمار دەکەن چونکە تۆمارکردی ڤیدیۆ بە 4K 120 فریم مەجای ئەوەی تێدا زۆر بە ئاسانی ڤیدیۆیەکە خاو بکەوە کە پێی دەوترێت سلۆ مۆشن هاتە لە ڕووی ڤیدیۆ شۆ پێماوی سامسونگ ئەمساڵ زۆر بەباشی هاتووە و ئەم جیاوازیەش ببینن لەم ڤیدیۆیە وێنەی سێلفی هەردوو لایە بە دەنگەوە مایکرۆفۆنی هەردوولان بەکارهێناوە خۆتان بڕیار بدەن ئەوە کامێرەی گەلەکسی S24 ئۆڵترا ئەوەش ڕیکۆردی دەنگەکەیتی بە کامێرەی سێلفی پێماوی باگراوند بڵەرەکی جوان دەداتە ڤیدیۆیەکەی بەڵام ئایا لە چاو ئایفۆنەکەی چۆن دەبێت ئەوەش ئایفۆن 15 پرۆ ماکسە پێماوی هیچ بڵەرێک ناداتە باگراوندەکە ماتە باگراوندەکەم هەروەک خۆیتی دومچایمیشی تۆزێک تاریکتر کردیە لەوەی کەوەندە تاریک نیمە و ئەوەش دەنگەکەیتی کە لە کامێرەی سێلفیەکە تۆمار دەکرێت پێماوی کەشوهەوە ئەوڕۆ زۆر لەبارە لە ئەوەی دومچاوم زۆر ڕووناک و باش دەرچی پێماوی گەلەکسیکە ڕووناکترە بەڵام سە کۆمپیوتەر دەبیتم شای کەمە بزانم کامیان وەک ئێوە کامتان پێ جوانترم خۆتان بڕیار بدەن دڵخوازترین تایبەتمەندیم لەسەر بواریژی دەستکرد لە مۆبایلە ئەم شتەیە ئەم دگمەیەدا دەگری لێرە گوگل لێنز دەکرێتەوە هەر شتێک سەلێکت کەی بۆ نمون ئەم گۆرانیان لە سپۆتیفای پێکردووە گەر ئەم شتە سەلێکت کەم گوگل یەکسەر شتەکە دەزانێت دەڵێ ئەم وێنێ ئەم بابەتەیە بۆ نامە خانمە گۆرانی بێژێکە یانیش بۆ نمونە تۆ لە ناو وێنەکانی خۆتی شتێکت بینیوە بۆ منە من ئەم جۆرە قەمیسەم لەبەرە گەر سێرچێ بکەم بڵێم ئەمە چییە یاخۆت لە گوگل سێرچی بکەم هەمان ئەم جۆرە قەمیسەم بۆ دەدۆزێتەوە دەتوانانی و سەردانی ئەوە وێبسایتە بکەی ئەم شتەش بکڕی کەشتێکی یەکجار بە سوودە وەروەها یاریی خۆشە کە بەردام لە دوو شتەکان بگەڕێ هەر کاتێک ئەم شتە بزانی ڕاستە و خۆ بەکاری دەهێنی بۆ منە دەتەوێت بزانی ئەم درەختە چ جۆرێکە بۆ دەدۆزێتەوە تەنانەت تەواوی معلوماتەکان دەداتێ پێ دڵێت خێزانێکم درەختە هەرچەندەمە تایبەتمەندێکی زیاتر گوگڵە لەوەی کەوا تایبەتمەندێکی سامسونگ بێ بەڵام دڵخۆشم کەوا سامسونگ لەگەڵ گوگڵ ئەم جۆرە تایبەتمەندیەی زیاد کردووە کەوا بەردەوام دەتوانانی سێرچی ئەو شتانە بکەیت کە دەیبینێ تۆ لە ناو فەیسبووکی بۆ نمونە شتێک دەبینی لە فەیسبوک یان لە سۆشەڵ میدیا بەگشتی بەبینە سەر بابەتێک وەمنە ئەمەیان کە سێرش دەکەی تێکست بێ وێنە بێ سێرچێ بکە یەکسە بۆ دەزانێ ئەمە پارەیەکی عراقیە لەوانەیە زۆربەی کات ئەو وێنە ڕەسەنەکەشت بۆ بدەزێتەوەکەوە لەو پۆستانە یاخود ئەو شوێنانە بەکار هاتووە شتێکی زۆر سەرنجڕاکێشە زۆر جاری وا هەیە دەتوانێت بابەتی ڕەسەنە بۆ بدەزێتەوە بۆ منە ڤیدیۆیەکی لەو شێوازە دەبینی دەتوانی ئەها گەورەی بکەی بڵێ ئەم شتە چییە یان ڤیدیۆ ڕەسەنەکەت بدۆزێتەوە یان هاوشێوەی ئەمە لە گوگڵ بۆ دەدۆزێتەوە بەسەر چاوە بۆ نامە ڤیدیۆیە بۆ دۆزیمەتەوە ئەمە وێنەیە شتێکی هاوشێوەیە پێنووسەکەم بە پێنووس بەکاردێنم بۆ ئەوەی شاشەکە جوانتر چێ بەڵام بەبێ پێنووسیش دەتوانی ئەم شتە بەکاربێنی بۆ نمونە پێت دەڵێ ئەمە نێتفلیکسە یان پێم بڵێکەوە ئەمانە چین پێت بڵێ ئەمانە سۆشەڵ میدیایە ئەم تایبەتمەندیە زۆر بە سوودە بە تایبەتی بۆ گەڕان و دۆزینەوەی هەر بابەتێکەوە دەتەوێت بێمە سەر چارجینگ واتە چارجکردنەوەی مۆبایلەکە باوەڕ ناکەم هیچ کۆمپانیایەک لە جیهان بەقەت سامسونگ پێشکەوتنی لە بوارە کردبی بەهۆی ئەو کێشانەی کاتی خۆی کە تووشیەکی لە مۆبایلەکانیا بوو کە لەوانەیە زۆر حەز نەکەن باسی بکەن بە تایبەتی کۆمپانیای سامسونگ نەیەوێ بە بیریان بینینەوە کەوەیەکی لە مۆبایلەکانی نۆت تووشی کێشە بوو لەناو فڕۆکەش بان کرا بۆیە ئەو قسەیەم کرد لەبەرەوەی لەو کاتەوە تاوەکو ئێستا پەستانێکی زۆر لە سامسونگەکەوە باشترین پاتری خێراترین پاتری پێشکەشی کڕیارانی خۆی بکەوە پێم وایە لە گالاکسی S24 ئۆڵترا کەوا پاتریەکەی 5000 ملیەمپێرە کە ئەپڵ گوێت لێبی پێویستە ئەتوش 500 ملیەمپێر بدێ کەسێکەوە زیاتر لە $1000 بە مۆبایلەکەی تو بدە بەڕاستی پێویستە ستاندارد بێ ڕاستە بێگومان ئایفۆن 15 پرۆ ماکس لەوانەیە زۆر پێویستی پێ نەبی بەهۆی ئەوەی ڕووی سۆفتوێردەوە ئەو مشکلانە عیلاج کردی بە شتێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە کە چەند ساڵێکە هەیەی و ئەپڵ تا ئەوکو ئێستا زیادی نەکردووە کە پێم سەیرە بەکوتم مۆبایلێک لەسەروی $1000 پێویستە ئەو شتانەی هەبی ئەویش ریڤێرس وایرلیسە ریڤێرس وایرلیس واتە چ واتە تۆ بۆ نمونە هێدفۆنێکت
هەیە دەتوانین لە پشتی ئەو مۆبایلە دایبنەی هێدفۆنەکەت چارج دەکاتەوە و وایرلێسەکەشی تا 15 وات بگومان بە شێوەی وایرلێس چارج دەکاتەوە بەڵام حەزم دەکرد ماگنیتێکی هەبایە بۆ هەندێک وایرلێس چارجمان هەیە بەو شێوازە دادەندرێن ئەوە دەتوانین مۆبایلەکە ڕابگری نەک تەنیا لەسەر پات دایبنەی هیوادارم لە داهاتوو سامسونگ کاری لەو بابەتە بکە ئەو زیادکردنی ئەو شتانە ئەو مۆبایلە لە تیتانیۆم ڕووپۆش کرێ ئەو شێوەی آیفۆن 15 پرۆ ماکس بەڵام بەداخەوە سامسونگ ڕەنگە ڕەشەکەی بۆ ناردم ڕەنگە تیتانیۆمەکەی بۆ ناردم تاوەکو نیشانتاندەم بەڵام ڕەنگە ڕەشەکەشی بێگومان زۆر جوانە شوێنی پەنجە لە سەری دەمینێتەوە بەڵام زۆر نییە دەتوانی هەر بە خێرایی ئەوەیە بکەم پاک دەبتەوە کاوەش لایەنێکی باشی ئەو جۆرە بەکارێن ڕووپۆشی تیتانیۆمەکەەوە شوێن پەنجە بە ئاسانی لا دەچی گەرنا وەکو شوشە ئەوانە بە بێگومان زۆر بەشتان کەڤەر بەکاردەهێنن لەوانەیە شتانە هەبەلاتانەوە گرنگ نەبی دەڵێن ژیرە تو باسی دەکەی کەڤەریت دەین درێژە شاشە دەین مۆبایلەکانی خۆمان خۆش دەوێت لە بەرەوەی زیاتر لە 1000 دلارمان پێدا لە ڕووی UI-یەکە و شاشەکەی کەەوە سامسونگ تقریباً دەستکاریەکی باشی کردی always on displayمان هەیە واتە بەردەوام کاژمێرەکە پێت دەڵێ کاژمێر چەندە و هەندێک ئایکۆنیشی لێرە زیاد کردی بۆ نمونە پێنووسەکە شەحنی چەندە یاخود کەش و هەوا ئێستا چەندە کە تۆزێک لە آیفۆن دەچی بەڵام بێگومان هەزاران مواصفاتی آیفۆنی شەیەکەوە لە سامسونگ وەری گرتیە بۆش کۆپیکردنی یەکتی پێم وایە بیشتێکی باشە بەگشتی هەردوو مۆبایل زیاتر بەرەو پێش دەچن و چێ قازانج دەکات بێگومان کڕیار قازانج دەکات لە ڕووی سیستم و سۆفتوێردەوە بێگومان سامسونگ ئەندرویدی ڕەسەن بەکارنانی ئەندرویدی خۆی بەکاردێنی تۆزێک لە شتەکانی دەستکاری کردی بەڵام پێم وایە زۆر نزیکە لەو ئەندرویدەی کەوا مەسەلەن گوگڵ لەسەر گوگڵ پیکسل داینایە و پێم وایە لە هەندێک شتەوە لەوانەیە ئاسایەتر و ئاسانتری کردنی لە ڕووی بەکارهێنانەوە جا سامسونگ ئەم ساڵ لەم مۆبایلە شتێکی زیاد کردەوە بە ناوی ئەدڤانس فیچرز کە دەیکەیتەوە نووسراوە ئەدڤانس ئینتەلیجەنس یاخود AI بێگومان ژیری دەستکردەکەیە جا تۆنێک مواصفاتی ژیری دەستکردمان هەیە یەکەمیان فۆنە تۆ دەتوانی لە ڕێگەی تەلەفۆنەوە بۆ بە زمانی ئینگلیزی قسە بکەی لەگەڵ کەسێک کە زمانی عەرەبیە بەخۆی مۆبایلەکە بە شێوەی ترانسلیت و بە شێوەی دەنگی تۆ تەرجمە دەکات یاخود وەرجێڕانی بۆ دەکات بەڵام بەداخەوە زمانی کوردی تێدا نیە بۆیە ناتوانم پێتان نیشان بدەم بەڵام ئەوەی کە زۆر سوودی لێبەردەگری لەوانەیە لە کاتی محازرات و شتەکە بۆ منە لە کۆلێژی یاخود لە شوێنێکی How are you? My name is Jir. I am reviewing Galaxy S24 Ultra. It's a great phone. It's a big phone. It's very expensive. Okay. عندي قسم كتب بإنجليزي. لەوانەیە بێگومان بشی زانن کە چەند وتیە بەڵام شتێکی هەیە بە ناوی ترانسکرایب ئەو قسانەی کە کردم تازە بۆ دەڵێم بە زمانی ئینگلیزی چم وتووە لۆم بکە تێکست ئەو AI بەکاردێنی reviewing Galaxy S24 Ultra. It's a great phone. It's a big phone. It's very expensive. تاکەشت هەڵی کردبوو داوانێ شەخەتە لەم بیکە پرۆنانسیشنەکەم تاوانە وتم a great phone نووسیتی فۆن ژیریش بێگومان ئینگلیز نازانین بڵێ ژیر ئەوەش ئاساییە بەڵام شتێکی دیکەی هەیە دەتوانی بۆت ترانسلیت بکە بۆ نێکسە بۆ دەکاتە عەربی ئەوەی ئێوە حەستان لێ بیبینن دەستکاریکردنی وێنەیە بە ژیری دەستکرد AI کە سامسونگ ڕەکلامێک و مارکتینگێکی گەورەی بۆ دەکات بۆ نمونە ئەمە وێنەیەکی مەیلە و جوانی خۆمە ئەمڕۆ گرتووەمە دەبین کەش و هەوایەکی جوانی هەیە ئاگە سەیری بکەین چەند مواصفاتێکمان هەیە ئەگەر ئاەکە دابگرم لێرە دوو دانەم دەداتێ ئەو هەموو ژیری دەستکرد دەستکاری دەکە ئەوە بێگومان تەکنەلۆژیای مۆبایلەکەش بەخۆشی زیرەکە ڕیماستەرت هەیە باگراوند ئیفێکتمان هەیە باگراوند ئیفێکت دابگرم دەتوانم ئەو وێنەیە باگراوندەکە چەند بلەر بی من فۆکس دەبم باگراوندەکەشم بلەر دەکە بۆیە سامسونگ شتێکی زیاد کردووە بە ناوی جێنەراتیڤ چی دەکەیت دەتوانم بەو شێوازە وەکو دەبینن ئەو چوارچیوەیە سامسونگ دەتوانێت بۆم دروست بکاتەوە بە ژیری دەستکرد کە جنەڕی دادەگرم تۆزێک کاتی پێدەچێت چونکە ئەم کارەی کە دەیکا لەسەر مۆبایلەکە نایکە دەینێرێتە سێڤەرەکانی خۆی بە بڕای من دەکرا لەسەر مۆبایلی خۆی بیکرد بە نینێت با سێڤەرەکان لە بەرەوەی کاتێک کە شتێک دەسێت سێڤەرەکان لەوانەیە لە مستەقبەل بکرێتە پارە کە قسەیەشە بوو لە ئۆنلاین بەڵام چی کرد سیرکەن ئەوە ئۆریژناڵەکەمە وێنەکە بەخۆی بەو شێوەیە گیراوە بەڵام AI زۆر بە جوانی وەکو تقریبا یانی لە ژیان ڕاستیش ئێرە وایە بینایەکەی بە تەواوەتی دروست کردەوە قاچی بنی تۆزێک دروست کردەوە شەقامی دروست کردەوە بەو شێوازە وێنەکەی بۆ فراوانتر کردم دەبینم هێڵەکانیشی بە جوانی هێناوەت ئەو هێڵانەی زۆر بە جوانی دروست کردوێتەوە کاتە ژیرێکی دەستکردی زۆر زیرەکە بەڵام ئەگەر وێنەکە سیف بکەی کە لە پاش بەکارانی ژیر دەستکردەکە شتێکت بۆ دادنێ کە لەوانەیە زۆر حەز نەکەی لە سەریبی ئەو هێمایە زیاد دەکاتن واتە بەژی دەستکاری کرا بەڵام دەتوانی ئەوش لا بدەی هەر بلەنەو ئەپی ئەو ئەپێکەوە مۆبایلی دەستکاری وێنە شتی پێدەک وێنەیەک گرتووە حەز ناکەی ئەو جۆرە ئامودانە دەربچن من نامێ ئەوە دەربچی دیلت دادەگرم جەنەرەیت تقریبا بە تەواوەتی لایبرد بەڵام دەتوانین هێشتا جارێکی دیکە بکەم ئەو شتانەی کە ماوە ئەوانیشی بۆ دابنێم مثلا کەسێک لەم وێنەی من دەرچووە بزان دەتوانم لایدەین لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیایە بزانین چیمان بۆ دەکەم
بەڵام وێنەدانەوەکەمان لەدەستدا بەڵام ئەگەر بەم شێوازە وێنەکە بەکاربێنی هیچ کێشەت نییە بۆ نمونە ئەوە جیاوازەکەیە وێنەکەی بە تەواوەتی لادا کە شتێکی زۆر پێویست و جوانە. لە کۆتاییدا دەڵێم گالاکسی S24 ئۆڵترا مۆبایلێکی زۆر ناوازەیە بە تایبەتیش تایبەتمەندیە بەرزەکانی لە بەکارهێنانی سناپدراگۆنی جێن 3 یاخود 12 گیگابایت ڕام ئەمانە زۆر گرنگ نین ئەگەر سۆفتوێری ئەو مۆبایلە نەتوانێت سوودە تواناکانی ئەو مواصفاتە بەرزە وەربگرێت. بەدڵخۆشی دەڵێم بەڵێ سوودی وەردەگرێت وەروەها دەتوانم بڵێم باشترین مۆبایلی ئەندرویدە بە نرخی $100,000 ئێستا بیکڕێت کە ناوی ئۆڵترای پێوە بێت کەواتە زیاد لە حەد شتەکان وەردەگرێت و بۆ کەسێکەکەوە زۆر پێویستی بە مۆبایلێکی بەهێزە یاخود بۆ کەسێکەکەوە پارەی هەیە دەوێشتێکی جوان بکڕێت دەوێشتێ بکڕێکەوە بۆ چەند ساڵێک بمێنێتەوە. وەرا سامسونگ دەڵێ تاوەکو 2031 سپۆرتی و مۆبایلە دەکەنەوە تا نزیکەی چەند 7 ساڵی دیکە بەردەوام ئەپدێتی بۆ دەنێرن واتە تاوەکو 7 ساڵی دیکە ئەو مۆبایلە شێشەی نابێ هەبێ. گالاکسی S24 ئۆڵترا من دەڵێم شایانی کڕینە بە تایبەتی بەو کەسانەی کەوە حەز دەکەن باشترین مۆبایلی ئەندروید بکڕن. بەڵام بۆچوونی ئەوە چییە؟ ئەوە پێتان وایە S24 ئۆڵترا چ شتێکی دیکە دەبێت زیاد بکەن لە S25 ئۆڵترا یاخود چ شتێک هەیەکەوە لە مۆبایلە بەدڵتانە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆیە لە سۆشڵ میدیا بۆ چۆنی خۆتان بنووسن. خودات